خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامایم شەوتان پێشکەش دەکەین. بەرلەوەی کە باسی تەوەرەکە بکەم ئەمڕۆ 9 ساڵ تێپەڕی بەسەر کۆچی دوایی ڕەوانشاد نێوشەڕا مستەفا، ئەو سەرکردەیەکی سیاسی و ڕووناکبیرێکی گەورەی گەلی کورد بوو. جگەلەوە لە ڕووی سەربازیشەوە شارەزایەکی گەورە بوو. ئێمە وەک ڕۆژنامەنووس و وەک دەستگای میدیایی کورسات یادی ئەو هەمیشە بە پیرۆزی ئەەکەینەوە لە وێزگەکانی خەبات یەکێتی نیشتیمانی کوردستاندا ڕۆڵی هەبوو، ڕۆڵی کاریگەر و گەورەی هەبووە. ڕۆحی شاد بێ و ڕۆحی هەموو شەهیدان و هەموو ئەو کەسانی کە لە پێناو کوردستان و لە پێناو ئەم ئەزمونەدا ڕۆحی خۆیان بەخت کردووە و ماندوو بوون و تێیدا بەرز دەرەخێنی. جا لەسەر یەکێک لەو دەستکەوتانە کە پەرلەمانی کوردستان ئەم شەو گفتوگۆکەین. ئەمڕۆ هاوکات یەکەم یادیان یەکەم خولی پەرلەمانی کوردستانیشە لە دوای ئەوەی کە ڕاپەڕین بوو، لە دوای ئەوەی کە بەرەی کوردستانی دروست بوو هەڵبژاردن کرا، پەرلەمانی کوردستان هاتەکایەوە. زۆر چیرۆکی سەیر و سەمەرە هەیە لە گەرمەی شەڕی ناوخۆشدا پەرلەمان ڕۆڵێکی هەر هەبووە ئەگەر وەکو ناویش ببێت. بەڵام ماوەیەکە هەوڵە درێ ئەم دەستگایە یان ئەم دامەزراوەیە بێ ڕۆڵ بکرێت. هەر ئێستا نییە. پێشووتریش بەهۆی ناکۆچیەوە لە نێوان پارتی دموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕاندا دەرگای پەرلەمان داخرا و ڕێگەنە ئەدرا سەرۆکی پەرلەمان بڕاتەوە سەر کارەکانی. پەرلەمانی کوردستان کارا بێت چی ئەگۆڕێ، کارانە بێت چی ئەگۆڕێ. ڕۆڵی پەرلەمان چییە لە خزمەتکردنی خەڵک؟ بۆچی ئەیانەوێت هەندێک لایەن بە مێدیا و سۆشیال مێدیاشەوە کە ڕۆڵی پەرلەمان لە بەرچاوی خەڵک ئەوەندە ناشیرن بکەن کە لە مەهامە یان لە گرنجەکانی خۆی لابد. ئەم شەو گفتوگۆ لەو بارەوەکەی بە میوانداری هەرێک لە بەڕێزان بەڕێز خەڵەف ئەحمەد ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان کە خەڵەف بەخێر بێت، هەروەها بەڕێز جوان ڕۆمحەمەد ئەندامی پەرلەمانی کوردستان بەخێر بێت. زۆر سپاس. دەبا بە تەمەن بێ بەکە خەڵەف پرسیارەکە بکات. خەڵەف بەڕاستی ینی ماوەیەکی زۆرە بەمەبەست بێت، پێم وانێ بێ مەبەست بێ پەرلەمان ئەیانوێت ڕۆڵی پەرلەمان بە تەواوەتی کەنارگیر بکەن. بۆ زۆر سپاس کاکزانە. لە ڕاستیە هەمیشە حیزبە تەقلیدیەکانی دنیا و ئەوانی کە ئەیانەوێت بە شێوازی تەقلیدی حکومڕانی بکەن هەمیشە پاسا ئەێنەوە بۆ هەموو ئەو قەرارە نابجیانی کە ئیدەن و بۆ هەموو ئەو ڕێکنەکەوتنانی کە ئیدەن. لە ڕاستیا پەرلەمان کۆڵەکەیەکی هەرە گرنگی حکومڕانی مەدەنیە لە سەرتاسەری دنیا، ینی حکمی دیموکراسی و سیستەمی بەڕێوەبردننی وڵات و فەرمانڕەوایی بەبێ پەرلەمان ینی ناچێتە هیچ چوارچێوەیەکی سیاسیەوە. لەبەرەوە ئەو لایەنانی کە ئەیانەوێت پەرلەمان کارانە بێ و پەرلەمان ڕۆڵی خۆی و دەوری خۆی نەبینێ، ئەیانەوێت درێژە بە تاگڕەوی و درێژە بە یەک حیزبی حکومکردنی یەک حیزب لە وڵات بدەن کە لە ڕاستیە ئێمە ئەو دەرەنجامانەی کە بەپێی انتخاباتەکان هەمان و هەل لە 92 تاکو ئێستا لەگەڵا بێ ئێمە ئەو نەتیجانە نەتیجەی ئەوە نییە حیزبی قائید لە هەرێمی کوردستانە حکومکە، ئەو نەتیجەی ئەوەیە کە حکوومەتی بنکە فراوان هەبێ و حکوومەتەکان بە پێی تەنسیقی لایەنەکان دروست بچێتە پێشەوە بە پێی ئارەزومەندی ئەو لایەنەی کە ئەوێ بەشداری بکە، ئەوەی کە نایە بەشداری بکەوە فڵۆسیۆنی ئەوە بابەتێکی ترە. لەبەرەوە وازحە بە تایبەت لەم خولەی پەرلەمان جەنابتان ئەزان ئەمڕۆ 95 یادی یەکەمین هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە لە 92 هەڵبژاردن کرا، ئیتر نیانێش انتخابات بکرێ، شەڕی ناوخۆی بەسەرا هاتە تاکو ساڵی 13 ساڵ هەڵبژاردن نەکرا. ینی ئەو 13 ساڵە کەلێنێکی زۆر گەورەیە لە مێژووی حکومڕانی هەرێمی کوردستان، ئەوە مێژوویەکی ڕەشە بەڕاستی ئەکرێ بڵێ لە قۆناغی چەق بەستووی ئێمەی ڕاوەستان و ئێمە لەژێر تەجروبەیەکی گەورەی ئیداریا بوون کە دنیا سێری تەجروبەکەی هەرێمی کوردستانی ئەکرد ئایا کورد ئەتوانێت خۆی حکمی خۆی بکا. بینیمان ئەو 13 ساڵە زەربەیەکی گەورەی لە بزوتنەوەی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان بۆ سیستمی بەڕێوەبردننی وڵاتدا لە هەرێمی کوردستان. دوای ئەوە چەند جارێک خولی تەمەنی پەرلەمان درێژ کراوەتەوە کە ئەوشە لە ڕووی قانونیەوە دیسان پەڵەیەکی ترە لە مێژووی حکومڕانی ئێمەوە. ئەم جارە تۆ لە 2010 انتخابات کراوە، مەفرۆز بوو لە 2022 انتخابات بکرێتەوە نەکرا. عین لە 2022 بۆ 24 و بۆ ئێستا کە 26 ئەو حکوومەتەی کە لە 2010
شەرعەتی وەرگرتووە شەرعەتی نییە بەڕاستی چکە بۆ تۆ سیرکە ینی سیستەمی بەڕێوەبردننی وڵات هەرمێک ئەم هەرەمە یەک بەسەریەکەوە چاودێرن تۆ کە پەرلەمانت لە کارانیە یعنی سیستەمەکە تێکداوە بەسەریەکە چکە تۆ ئێمە مۆزەفی دەوڵەت دائەنێن خۆ ئێمە ئەمە ئەوە نییە سیستەمی پاشایەتی نییە لە باوکەوە بۆ کوڕ و لە باوکەوە بۆ برازا و نازانم بۆ نابێت چکە ئەمە باسی حکمی دیموکراسی ئەەکەین باسی ئەوەکەین ئەڵێ مێژومان مێژوویەکە شەڕمان بۆ ئەوە کردەوە کە دیکتاتۆرێت وەلا بنین شەڕمان بۆ ئەوە کردووە حیزبی قاید لە وڵاتە حکم نەکە ئێستا خۆمان سەبەب بین بۆ ئەوەی کە حیزبی قاید بەڕێوە بچێت وڵات بەڕێوە بە ئەمە لە لای یەکێتی نیشتیمانی کوردستان کۆتایی پێ هاتووە بەوازحی ئەمە بڵین و خەڵکیش من بەش بە حاڵی خۆم لەوەچێ لەو ماوەیەکی زۆرە زیاتر لە ناو خەڵکام خەڵکیش ئەوەیە کە بەڕاستی ئیتر یەکێتی بەپێی دەرەنجامەکانی ئینتیخابات بەپێی کورسیەکان و معقەدەکانی ئینتیخاباتی خۆی پشکی لە حکوومەتدا هەبێ و ئەو تاگڕەوی لە هەرێمی کوردستانە هەیە کۆتایی پێبێنێ خۆ لەوە چێ لێرە و لەوێ ئەو هەڵا ئیعلامیە ناڕەوایی کە ماوەیەکە بەڕێوە ئەبەنوا یان لە خەڵک تێگەیان بێ کە یەکێتی نیشتیمانی کوردستان سەبەبە بەڵێ یەکێتی سەبەبە بۆ ئێمە مانەوێت شەراکەتی ڕاستەقینە لە هەرێمی کوردستانە هەبێ ئێمە نامانوێت یعنی حیزبێک بێ حکومکا یەکێتی بە دوای خۆیان پەلکێش بکات و قرارەکان ئەو بیچەسپێن و ئێمە ئامینمان لەسەر بێ ئەو سەردەما سەردەمێک بوو شەڕی ناوخۆمان پێ کۆتاییەنە سەردەمێک بوو کە هەندێک پۆستی زیادە بۆ لایەنێکی سیاسی دیاریکراوە هەندێک مڕاعاتی لایەنێکی سیاسی دیاریکرا و لە گەورەی مام جەلال بوو بۆ ئەوەی ئیفرازاتە خراپەکانی شەڕی ناوخۆ کە دووچاری بووین لە ڕابردووە تێپەڕێن تێما پەڕاندوو ینی ئێستا ئەی بەباز لە شەڕی ناوخۆ و دوو ئیدارەی و کۆمەڵشت ئەخەنەوە دەمی خەڵک بۆ ترساندن و بۆ پاساوهێنانەوە بۆ ئەمانە ئەمە کۆتایی پێ هاتووە حکمی حیزبی قائید لە هەرێمی کوردستانە نابێ درێژە بکێشێ ئەبێ کۆتایی پێبێ بەچی کۆتایی پێدێ ئێمە پارتی دیموکراتی کوردستان 39 کورسی هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان هاوپەیمانێکی دروستکردووە 38 کورسی هەیە یعنی معقولە تۆ ئەو 39 تۆ 38 سەرۆکی هەرێم نازانم سەرۆکی حکوومەت دەستگای ئاسایش وەزارەتی ناوخۆ هەموو ئەم جمگە ئەساسیانی کە حکمی وڵاتی پێ ئەکرێ لە بەردەستی ئەو حیزبا بێ کە یەک کورسی لە هاوپەیمانێتێکی تۆ زیاترە نابێ ئەمە لەبەرەوە مبەڕی هێشتنەوەی ئەم دۆخەی حکومڕانی هەرێمی کوردستان بەم شێوازە تەنها تاگڕەویە و تەنها سەپاندنی خۆسەپێنیە لە پێناو قۆڕکردنی دەسەڵات و لە پێناو ئەوەی کە نازانی سەرۆت و سامانی ئەو وڵاتە کە تۆ پەرلەمانت نەبوو بودجەت نەبوو متابعەت نەبوو بە دوواداچوون نەبوو بۆ کەیسەکان گەندەڵی بە ئارزوی خۆی مەسەلەن ئەوانی کە لە حکومان گەندەڵی بکەن و کەسن بێ لێپرسینەوەی بۆ بکات دادگا وەکو پێوی سەرکەوتو نابێت دەستور و ئەوەی کە بەپێی دەستوری عێراق مەبەسمە قانونەکان داڕێژراون ئەمانە ناشێتە شوێنی خۆی ینی تاکو پەرلەمان دوا بکەوێت تاکو ئەم حکوومەتە ناشەرعیە بەردەوام بێ بێگومان سەروەری یاسا نابێ بێگومان ئیستیقراری سیاسی نابێ بێگومان ئیستیقراری اقتصادی نابێ و بێگومان گلەیی و بڕەخنەکان لەسەر پرۆسەکە بەردەوام بێ زۆر باش کاک جۆنڕۆ پەرلەمان بۆ پێویستە کارا بێ و ناکارایی پەرلەمان چی لە دۆخی خەڵک گۆڕیوە بەناوی خۆی گەورە سڵاو لە ئێوە لە بینەرانتان لەم ڕۆژەیە سەری ڕێز و نەوازش بۆ سەرکردە و بیرمەندی گەورەی گەلەکەمان ڕەوانشاد نوشەم سەفادانەوێنی ئەوەی کە پێویستە لەسەر پەرلەمانی کوردستان بوترێ بەداخەوە ساڵانێکە حملەیەک هەیە بۆ بێبەهاکردنی دامەزراوەی نوێنەرایەتی خەڵک لە هەرێمی کوردستانە ئەویش بابەتی کارایی و ناکارایی پەرلەمانە دیقەت بەی لەو کاتەش کە پەرلەمانی کوردستان کارا بووە هەمیشە دەنجێک دەستێک کەسانێک هەبوون ویستویانە واوێ نایکەن کە هەبوون و نەبوونی پەرلەمانی کوردستان بابەتێکی زۆر مهم نییە یعنی بینی ساڵانێکە حملەیەکی زۆرەکرێ وترێ باشە خۆ تا پەرلەمانیش نییە بەڵام ژیانی خەڵکەڕوا بەڵام چۆن ژیانی خەڵکەڕوا بە سەپاندنی باج ژیانی خەڵکەڕوا بە قورسکردنی ژیانی خەڵک ژیانی خەڵکەڕوا بە ڕێزنەگرتن لە دەنجی خەڵک لە نوێنەرایەتی خەڵک ژیانی خەڵکەڕوا ئەوەی لە هەرێمی کوردستان لە بابەتی خزمەتگوزاریەکان دیقەت ببزانە بەراورد بەڕابردوو کە پەرلەمان ڕەقیب و چاودێر بۆ بەسەریەوە چی فەرقی کردووە چ بارگرانیەک لەسەر ژیانی خەڵک فەرقی کردووە ئەوەی کە لە بابەتی موچە لە بابەتی دابینکردنی ژیانێکی شایستە بۆ خەڵکی کوردستانە گوزارێ دیقەتی ببزانە چەندێک گۆڕانکاری بە ئاراستەی قورسکردنی ژیانی خەڵک بووە ئەوەی کە ئەوترێ پەرلەمانی کوردستان هەمیشە حملەیەکی لەسەر ئەوەیە کە هەندێک هێزی دەسەڵات و هەندێک کارکتەری سیاسی ئەیانەوێ بە خەڵک بڵێن تۆ نوێنەر هەڵەبژێدی بۆ پەرلەمان من ئێهانەی نوێنەرەکەش دەکەم تۆ خۆ چیت
ئیهانەکردنی پەرلەمان بە کەم سیرکردنی پەرلەمان بێ ئەرزشکردنی پەرلەمان واتە بێ ئەرزشکردنی ڕۆڵی خەڵک لە کۆمەلگایە واتە پاشەکشەکردنی پرۆسی دیموکراسی لە کۆمەلگایە کاکزانە ئەوەی کە هەرێمی کوردستانی هێشتۆتەوە ئەوەی کە وەکو درعێک لە ڕووی نارەکانی هەرێمی کوردستان وەستاوەتەوە هەبوونی دامەزراوی شەرعیە ئێستا بۆ بینی وردە وردە ئەبینی قسە لەسەر مەترسیەکانی سەرقەواری هەرێمی کوردستانەکرێ نەهێشتنی پێشمەرگە و تێکەڵکردنی لەگەڵ هەندێ هێزی تر باسەکرێ بابەتەکە چییە؟ بابەتەکە لەقبوونی شەرعیەتە لە هەرێمی کوردستانە کە تۆ دامەزراوەی نوێنەرایەتیکردن دامەزراوەیەکی کارا نابێ ئەرقەلەی بۆ دروستەکەی دیموکراسیت بەو شێوەیە قوبوڵەکە بۆ خۆت باشە لە هەرێمی کوردستان و دۆخەیەتە پێشۆکەیەتە پێشەوە دەسوەردان زۆرە بێ یعنی کە تۆ دامەزراوەی شەرعی خۆت نوێنەرایەتی خۆت کارا ناکەی ڕێ بۆ هەموو کەسەکەیتەوە هەموو وڵاتێکی تۆ بتوانێت دەزوەردانکە لانی کەم ڕێ بۆ عێراقەکەیتەوە بە هەموو شێوازێ بتوانێ هەر بڕیارێک با بیسەپێنێ بەسەر توێ بەڵام ئەگەر تۆ دامەزراوەیەکی کارای وەکو پەرلەمانی کوردستانت هەبێ ئەمە نوێنەرایەتی خەڵکی لێ بکرێ و احترامی بگری مدە قانونی و یاسایەکان وەک خۆی احترامی بگری ئەو کاتە نە عێراق و نە هیچ دەوڵەتێکیکە ڕێگە بە خۆی نایە و ڕێگە خۆشکەر نابێت کە بتوانێت لە قەراراتی ئەم وڵاتە ئەم هەرێمە دەسوەردان بکات تۆ دیقەت بە لە ماوەی ڕابردوو لەو کاتەوەی کە ڕۆڵی پەرلەمانی کوردستانیان لاواز کرد و هەوڵ بۆ لاوازکردنیان بزانە چەند قەرار لە عێراقەوە سەپێنراوە بەسەر هەرێمی کوردستانە بزانە چۆن عێراق ڕێگە بە خۆیان لە هەموو پرسێکات تەداخلی بابەتە سیاسیەکانی تۆ بکات. نییە بەڕێز کاک جوان ڕۆکە ئەگەر پەرلەمانیش نەبێت دۆخی هەرێمی کوردستان و قەواری هەرێمی کوردستان و دامەزراوەکان ئۆتۆماتیکی ئەڕاتە پێشەوە هیچ لە گۆڕێنیە و وا وێنا کراوەکو هەردوو بەڕێستان وتان کە ئەمە دەستگایەکی زیادە تەنها بۆ ئەوەیە کە لەگەڵ ڕێزمە وا ئەڵێن کە لە ناوکەوانێکە چەند کەسێک موچەی تیاوەرگێ ئێستا بەس لەوە کورتیان کردوتەوە مەسەلەن ئەوەی جەنابەت کە باسی عراقەکەی مەسەلەن تەفسیلتر چۆنە ینی کاکزانە ئەوەی کە جەناب تەڵی ئەم پێناسانە کە بۆ دامەزراوی پەرلەمانەکرێ لە کوێیان سەرچاوەکەی لە کوێ سەرچاواگرێ چێن ئەم قسانەکەن ئەم قسانە بۆیەتە ناو میدیاوە بۆ ئەوەی کە حکوومەتێک بەردەوام بێ دەسەڵاتەکانی خۆی کە لە حکوومەتێکی شەرعیە هەیەی لە حکوومەتێکی کاربڕێکەری شابەکاری بێنێتەوە بۆ کەسانێک کە دەسەڵاتیان بەبێ چاودێریکردن هەبێ هەموو خۆتێکیان هەبێ بەکاری بێن و کەسیش نەبێ لێ پرسیینەوان لێ بکە ئەمە دنیایەکی خۆشە بۆ حکومڕانیە کە بێوێ بەدڵی خۆی حکومڕانی بکە بەڵێ بێگومان لەم تێڕوانینەوە پەرلەمانێکی زیادەیە بەڵام ئەگەر تۆ پەرلەمانێکت هەبێ لە حکوومەت بپرسێتەوە پێی بڵێ تۆ متمانت بۆ 4 ساڵ پێدراوە خێرەوە نزیکە بیتەوە لە 8 ساڵ و هەرچی دەسەڵاتەکان تەبەکاری هێنی بێگومان ئەمە پەرلەمانی نوێنەرایەتی خەڵکە ئەوەی کە لە بابەتی موچە دەگوزارێ ئێستا زۆر کات دەبینین لە بابەتی ناردنی موچە بۆ هەرێمی کوردستانە ئەو ترێ گرفت هەیە و ئەرقەلەی نوێیان دروست کردووە بەڵام کە داهاتەکان نێرن کە داهاتی ناوخۆ نێرن ئۆتۆماتیشی موچەی خەڵکی هەرێمی کوردستانە نێرێ ئەگەر پەرلەمانێکی کارا هەبێت لەمە بپرسێتەوە کە بۆ زوو داهاتی ناوخۆ کۆناکەنەوە ئێوە ساڵی ڕابردوو دوو موچەتان ئێوە ساڵی ڕابردوو یعنی 2 مانگ موچەتان نایەوە 2 مانگ داهاتی ناوخۆتان نەناردووە بۆ ئەم داهاتتان کۆنە کردوەوە هەر کاتێ عێراقوتی داهاتی ناوخۆ بڵێ ئەوە پارەکەمە ئەو کاتە دۆخی موچەخۆر بەم شێوازابێ ئەگەر پەرلەمانێک کە ئەرچی یاسادانانە پەرلەمانێکی کارابێ یاسای گونجاو بۆ ئەو کۆمەڵگایەدا بنێ گرنگترین لە کارەکانی پەیڕەوکردن و دانانی یاسای بودجێ یاسای بودجەدانی بە پێی مادەی 115 دەستوری عێراق یاسای بودجەی هەرێمی کوردستان یاخود ئەو یاسایانەی کە لە هەرێمی کوردستانەوە دەردەچێت دەبن بە بەشێک لە پرۆژە یاسای عێراق پێویست ناکات جارێکی تر ئەرقەلەی بۆ دروست بێتەوە بە پێی دەستور دەبێت تێپەڕێنرێ بەو شێوازەی کە بۆ هەرێمی کوردستان گونجاوە یعنی دیقەت بە دوو پرزمنەمێ زۆر تەکیدی لێ بکەینەوە یاسای بودجە یاسای نەوت هەردووشی ئێستا لە عێراق و کاری بۆکەن کاڵێن ئەم خولەی پەرلەمان یاسای نەوت تێپەڕێنین و یاسای بودجە تێپەڕێنین هەرێمی کوردستان ئەگەر یاسایەکی بودجەی هەبێ دامەزراندنی یەکسان بە پێ و داهاتانی لە بەردەستێتی بۆ هەموو پارێزگاکان دابنرێ بودجەکە بە یەکسانی بەسەر هەموو پارێزگاکانە دابش بکرێ زەمانەتی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بکرێ ئەم یاسایە بنێرێ بەو عێراق بە پێی مادەی 115 دەستوری عێراق ببێ ببەشێک لە پرۆژە یاسای بودجەی عێراق ئەو کاتە تۆ پێویستی بەوە بێت تەکلیف لەلایەنی سوننە و شیعە بکەی تخوا ئەمەمان بۆ جێبکەنەوە ئەو خاڵەمان بۆ جێبکەنەوە ئەمەیان جێمەکەنەوە یەکێک لە گرفتەکان بابەتی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان و خۆماڵیکردنی نەوتی هەرێمی کوردستان و ئەو گرفتانەیە کە لە ماوەی ڕابردوو لەگەڵ عێراقا دروست بووە ئەگەر تۆ ئەو یاسایی کە پێشتر
دادگای فدراڵی هەڵی وەشانەوە بە دوای ئەویشا دادگای ناوژیوانی پاریس هاتووە هەموو عەقدەکانی توی هەڵوەشانەوە ڕێو پێ نایە خۆنەوە هەناردە بکەی ئەگەر هاوتەریب لەگەڵ دەستوری عێراقا یاسایەکی نەوت لە هەرێمی کوردستان لەو پەرلەمانی خۆتەوە کە پەکەی خستووە یاسایەکی نەوت دەرچوێنی بینێری بۆ عێراق بڵێ ئەمە یاساکەی منە دەبێ بچێتە ناو پرۆژە یاساکەی ئێوە کە خوێندنەوە بۆ یاسای نەوتەکەن ئەو کاتە ئەم هەرێمی کوردستان و ئەم خەڵکی کوردستانە بەهێزتر مامەڵە لەگەڵ عێراقاکە خود بەهێزتر ناکە ئەمە دوو لەو نمونانەیەکە بەڵام ئێستا دوو ڕۆژی تر یاسای بودجە لە عێراقا گفتوگۆکرێ لەو ململانە سیاسیی کە هەیە لەو ناتەبایی ناوماڵی کورد کە هەیە لەو پەرتەوازەی هێزە سیاسیەکانی کورد هەیە لەو دەستبادانەی لایەنە سونی و شیعەکان هەیە چ زەمانەتی هەیە کە هەرێمی کوردستان تەنها موچەکەی بۆ نەهێڵدرێتەوە ئەمە نوقڵانەی ناخۆش نییە لێی بین کاکزانە ئەو نیەتەی کە ئیخوێنینەوە بە ئەم بەرنامەیەمان بمێنێتەوە بۆ مێژوو لە یاسای بودجەیە بزانە چ کارێ بە هەرێمی کوردستانەکرێ ئەم جارە بزانە چ کارێ بە هەرێمی کوردستانەکرێ ئەو نیەتەی هەیە تەنها موچەکە بهێڵدرێتەوە ئەی بودجەی تەشغیلی و ئەی بودجەکانی دیکەی ئەی بودجەی پەرەپێدانێ ئەی هەموو ئەو پارانی کە ئەبێ سەرفکرێ بۆ خزمەتگوزاریەکان هەرێمی کوردستان پەرلەمانێکی هەڵبژێرراوی هەیە ئەگەر هێزە سیاسیەکان ئەوانەی کە یانوێ بەشداری لە حکومت بن دەست و بردێ نەکەن لە کاراکردنەوەی ئەم پەرلەمانی کوردستانە ئەم پەرلەمانە نەکرێتە ناوەندێکی نوێنەرایەتیکردنی شەرعی هەموو لایەنە سیاسەکان بە ئۆپۆسیۆن و بەدەسەڵاتەوە حاڵی هەرێمی کوردستان حاڵێکی شڕە بێ بەدەست عێراقەوە لەبەروی ئەو ناکۆشی عێراق تەشەناسەنێ ئەگەر نیەتیشیان نەبێکە لە هەرێمی کوردستان بن هەرێمی کوردستانیش بەگڕی ناکۆچەکانی عێراقەوە سووتێ لەبەرەوە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان پرسێک نییە کە پەیوەندی بە حەزی من یاخود حەزی خەڵکیشی ترەوە هەبێ دامەزراوەی نوێنەرایەتی کاتە ئەبێت تێگەیشتنەکە بۆ پەرلەمانی کوردستان بۆ پەرلەمان بجێڕێتەوە پێش هەموو شتێک اینجا ئەو وەختە خۆی کارە ئەبێت ئەگەر تێگەیشتنە کاکزانە ئەبێ واز لە هەندێک حەز بهێنرێ چێ حەزەکە دامەزراوەکان چۆن تەفعیل ببنەوە چێ حەزەکە چی هەبێت و چێ حەز بێ واز لە حەز بێنین واقعە لە هەرێمی کوردستانە ئەبێ مامەڵە لەگەڵ واقعا بکرێ چێ ئەوێ بەشداری لە حکوومەتا بکە بە حکوومەتەکە پێک بێت و حکوومەتەکەیان پێک بێنن بەڵام پەرلەمانی کوردستان دامەزراوەیەکی گرنگە نابێ هیچ ئاستەنجێ لە بەردەم کاراکردنەوەی پەرلەمانی کوردستانە بهێڵدرێ حرمەتەن بۆ ئەو بەشداریکردنەی خەڵک کە دوای چەندین ساڵ قوربانیدان لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆیە لە ساڵی 1992 خەڵک بوو بە خاوەنی پەرلەمانێک کە نوێنەرایەتی دەنجی ئەو بکە نابێ بهێڵدرێ ئەم بێڕێزیە بە خەڵک بکرێت کە دامەزراوی نوێنەرایەتی ئیفلیس بکرێت باش زۆر باشە گەڕمەلەت بەڕێزکا خەڵف یەکێتی چ ڕۆڵێکی هەیە لە بێ مەسەلەن لەوەی کە پەرلەمان کارانە بێ یان لە پەرلەمان گرنگجی ئەوە تۆی نەمێنێ لە ناو دامەزراوەکانی هەرێمی کوردستاندا ینی هەمومان نەزانین ئەگەر بێت و پەرلەمان بەجددی بەوردی بە تەواوەتی کاری خۆی بکە ئەتوانێت زۆر شت بکەوە تا ئێمە بینین عێراق بوو هەموو بێسەروبەری خۆیەوە پەرلەمان چ ڕۆڵێکی کاریگەری هەیە وانە یەکێتی ڕێگرە یەکێتی بربەستە یەکێتی هۆکارە بۆ ئەوەی کە پەرلەمان بەم حاڵی ئێستا بێت بەعکسەوە یەکێتی هەمیشە لەگەڵ ئیستقراری سیاسی بووین ئێمە هەمیشە لەگەڵ فعالی دامەزراوە شەریعەکانی هەرێمی کوردستان نبووین چکە ئێمە لە ئەهمیەتی کاری پەرلەمانی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بەباشی ئەزانێ چکە بەپێی ئەو دەستورەی کە لە عێراق داڕێژراوە و یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵی سەرەکی لە نووسینەوەی دەستوری هەمیشەی عێراقا هەبووە هەموو ئەو قانونانەی بە ئەوەی کە کاکەم بەڵێ بە لێرەوە هەر قانونێ دەبچێت ئەبێتە پرۆژه لەوێش هەر قانونی لە پەرلەمانی عێراق دەرەچێت ئەگەر تۆ پەرلەمانی هەبوو قانونەکە بەدڵ بوو بە قانونێکی تر تطبیق لە هەرێمی کوردستانە تطبیقی ئەەکەی بەدڵ نەبێت ڕەفزی ئەەکەیتەوە بەدڵ نەبێت تعدیل و تطبیقی ئەەکەی لە هەرێمی کوردستانە ینی ئەمە گەورەی ڕۆڵی پەرلەمانی کوردستان بە پێچەوانەوە ئێمە لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان شەڕی گەورەمان کرد لەسەر ئەوەی دەستوری هەرێمی کوردستان بنووسرێتەوە و پرۆژه یاسای دەستوری هەرێمی کوردستان دیسان بێتەوە بۆ و قانونمان بۆ دەرکرد و لیژنەکەشمان بۆ تەشکیل کرد لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان دواتر بە پێی قانونەکە وتمان لە خولی دوای ئێمە ئەگەر ئەمە سەرین لە خولی دوای ئێمە لیژنەیەکی بۆ تەشکیل دەکرێت لە ماوەی 1 ساڵە دەستوری هەرێمی کوردستان بنووسرێتەوە زین نووسینەوەی دەستوری هەرێمی کوردستان چ گەورەیە بۆ تاریخی کورد چکە ئێمە فرسەتە سیاسیە گەورە فرسەتە ئیداریە گەورەی بۆمان ڕەخساوە ئەتوانین بە پێی قانون لە چوارچێوەی عێراقا دەستور بۆ هەرێمی کوردستان بنووسینەوە تخوا ئەوە چ جۆرە حکومڕانیە کە تۆ نێی ئەم فرسەتە تاریخیە گەورە کە ئاواتی لە مێژینەی خەڵکی کوردستانە سەدان هزار شەهید لەم پێناوا دراوە نەینووسیتەوە خۆ ئەمە ئەم فرسەتە سیاسیە
ئەگەر ئەم هەندێک وەزی ئەخیر دروست نەبووە عێراقێک تۆیستر مسەیتر ببوایە نەک دەستورەکە ئەوە پەکی کەوتووە پەرلەمانەکە ئەوە پەکی کەوتووە حکوم باشە بە چ ڕوویەکەوە یعنی نوێنەرایەتی حکومە دەچێتە وڵاتانە لە پێشوازی لێ بکەن و بە شێوازی ڕسمیوان لە کاتێک تۆ حکوومەتەکە شەرعێتی نییە تۆ پەرلەمانەکە کاران نییە لە دوی دوانزەوە پەرلەمانتاران سوێنی یاساییان خواردووە ئامادەن بۆ کۆبنەوەی سەرۆکایەتی پەرلەمان ئامادەن بۆ تەشکیلکردنی حکوومەتی هەرێمی کوردستان تۆ نایی ڕێکەوی لە پێناو پۆستێک یا لە پێناو هەندێک شت کە بەڕاستی هەرتەنها سەپاندنی تاک حیزبێ لە هەرێمی کوردستان کە ئەمە باوی نەماوە تەنان لە عێراقا یعنی تۆ پێم بڵە ئەم جۆرە حکومڕانی هەرێمی کوردستان کە پەرلەمانەکەی بە ئارزووی حیزبێکی سیاسی دیاریکرا و زوو پەک ئەخرێ زوو ئیشی بە ئارزوی دڵی ئەوان کارە لە کوێی سیستەمی سیاسی دنیای جێبێتەوە ئەخە خۆ هەنێ نیزامی سیاسی وڵا دنیا بەڕێوە با یا نیزامی سیاسی پەرلەمانیە یا نیزامی سیاسی سەرۆکایەتیە یا نیزامی سیاسی تێکەڵە یا پاشایەتیە کە یعنی تۆ ئەمە لە کامە چوارچێوەی سیاسیایە کە ئەم برادرانە دیاریان کردو من بیرمە لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان لەسەر مەسلەی تازە نەکردنەوەی نیزامی سەرۆکایەتی لە هەرێمی کوردستان بۆ جەنابی کاک مەسعود بەرزانی چ بەزمێک دروست بوو خۆ ئێمە مەبەستمان ئەوە نییە شتی شخصیمان لەگەڵ ئەم شخصە هەیە مەبەستی ئێمە ئەو کات کە بیرمە برادرانی پارتی لە فراکسیۆن هاتنە لامان داوایان لێ کردین یەک دوانێک لە ئێمە نەچینە دانیشتنەکەی پەرلەمانەوە ئێمە پێمان وتوە ئێمە یەکەم فراکسیۆنە بینە چین هەرش دەکەمان لە پەرلەمان دانیشین چونکە ئێمە مەبەستەکە شخصی نییە مەبەستەکە ئەوەیە بۆ 4 ساڵ بۆ 8 ساڵ ڕێگەدراوە شخصێک سەرۆکی هەرێم بێ 2 ساڵی بۆ تازە کراوەتەوە بۆ بەدە 2 ساڵی تر قەتعەن لە لای ئێمە ڕەفزە نەمان کرد ئەوان پیان وا بوو ئەمە نابێ ئێمە کارێک بکەین جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان وەک مۆزەفی دەوڵەت سیر بکرێ لە کاتێکا ئێمە پێمان وایە لە دوای ئەوە ئیش بۆ ئەوە کرا کە بردەوردە پەرلەمان لە ناو خەڵکە بێبەها بکرێت و بە گرنگی سیر نەکرێت بۆ ئەوەی ئەمە سەرەتایەکی خراپ بچووکە بەڕاستی هەموو خولەکانی پەرلەمان جێگەی تەقدیرەوە جودیان کردووە بەڵام ئەکرێ بڵین لە خولی چواری پەرلەمانی کوردستانە جەوە سیاسیەکە مولایمتر بوو بۆ کۆمەڵەشت هەیە بیکەین یەکێ لەوانە مەسلەی درێژ نەکردنەوەی ماوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بوو دواترەوە بۆ دەسەڵاتەکانی سەرۆکایەتی هەرێمی کوردستانیش دابەش کرا بەسەر پەرلەمان و بەسەر حکوومەت و بەشێکی قەرارە بڕیارەکانی دادگاکانیش بۆ پەرلەمان و بۆ حکوومەت گێڕایەوە لە دوای ئەوە فعلەن ئەوە بوو نزیکەی 2 ساڵ ینی سەرۆکی پەرلەمانی کوردستان هەر نیان هێش بێتەوە بۆ پەرلەمانی کوردستان ئەسڵەن ئەو برادرانەی کە لە فراکسیۆنەکانی تر فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان داڵدەیدان کە مەشاکیلی کوشتن و هەڕەشەکردن و هاتنە ناو حەوشەی پەرلەمان و ئەوانە ینی ئەمە تۆ کێشە دروستکردن بۆ پەرلەمانی کوردستان کێشە دروستکردنە بۆ دادگا کێشە دروستکردنە بۆ شێوازی بەڕێوەبردننی حکومڕانی لە هەرێمی کوردستان بە پێی قانون کێشە دروستکردنە بۆ چاودێریکردنی حکوومەت و دوای ئەمە ئیتر تۆ دوای ئەمە چییە سیستەمی خێڵایەتی ینی تۆ تەوێ وەکو خێڵ حکوم بکەی ئەم نیزامت تەواو بووە ینی ئیسا لە دنیاە بەدیلێک بۆ حکومی دیموکراسی نییە یعنی تۆ بڵێ خۆ دیموکراسی شەرت نییە لە 100% پێکابێتی بەڵام بەدیلێکی تر لەسەر سەرتاسەری دنیاە نییە بۆ حکومڕانیکردن دیموکراسیش ئەمەیە کە پەرلەمان تایە فعال بێ چاودێری بکرێ یاسا دەربکە بڕیار دەربکە و تعدیلی ئەو قانونانە بکە کە هەنوو بچێتە بەرکارەوە کە تۆ ئەمە نایاڵی ئای ناتەوێ یاسا هەبێ ناتەوێت دادگا سەرۆر بێ ناتەوێت چاودێری هەبێ ئەتەوێ گەندەڵی بڕوە ئەتەوێت تا حیزبی بەردەوام بێ ئەمە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەم پێداگریە بۆ ئەوە نییە کە پەرلەمان کاران نەکرێتەوە ئەم پێداگریە بۆ ئەوە نییە کە پەرلەمان بە پەکەوتەی بمێنێتەوە بەڵکو بۆ ئەوەیە پێکەوە حکوومەتێک بەڕێوە بین شەریک بینتیایە هەموو لایەکە ئەوێ بەشداری حکوومەت بکات شەریک بێ کێش ئێوێ معارەزە بێ با معارەزە بێ و معارەزەیەکی تەندروست بێ و بێ شەڕی خۆی لە ناو پەرلەمان و ئەوانە بکە ئەسڵەن ئەو کێشانەی کە ئێستا لە سۆشیال میدیا هەیە و گەورەیان کردو و سەری کێشاوە بۆ شتی خراپ بەڕاستی با لە پەرلەمان بین قسەی لەسەر بکەین لە پەرلەمان ئەم کێشانە مناقشەی بکەی و سەقی پەرلەمان هەبێ بۆ ئەم کێشانە بە بێدەنگی کۆتاییان پێ بێ لەوێ نەک لە سۆشیال میدیا و ئەو هەموو سوکایەتی کردن و ئەو هەموو مەشاکل دروستکردنە لە پێ ناوی چیایە ئێستا سۆشیال میدیا حکمی هەرێمی کوردستان ئێستا سۆشیال میدیا بالضبط هەروایە اینجا بەڕاستی کاک زانا ئەمەی کە ئێمە ئێڵێن پەرلەمان کارابێ دەساودەستی دەسەڵات بە فعلی بکرێ بە پێی بەرکەوتەکانی انتخابات و ئەوانەت دیسان لە قازانجی براوی یەکەمی هەڵبژاردننی شەکە تاکو ئێستا پارتیە کۆ تۆ کە تۆ حکوومەتەکە شەرعێتی نیە خۆ سەرۆکی حکوومەت
پارتیە کە تۆ حکوومەتەکە شەرعێتی نییە سەرۆکی هەرێم پارتیە کە تۆ حکوومەتەکە شەرعێتی نییە جمگەکانی بەڕێوەبردننی ئەم وڵاتە لە لای ئەوە یعنی کە تۆ ئشتا عێراق نوێنەراتی حکوومەتەکەی بۆ عێراق نازانێت تۆ پەرلەمانەکە پەخستەوە بۆ 4 ساڵە پەرلەمانە نییە خۆی ڕاستە ئێستا لە 20 دەی 2024ەوە انتخابات کراوە لە مانگی 12/24ەوە سوێن یاسایی خواردۆ پەرلەمانتار و ئەوە نزیکەی ساڵێک و 5 مانگە پەرلەمان کارانیە وەکو وتمان لە 2022 شەوە تۆ حکوومەتەکە هەر شەرعێتی نییە خۆ تۆ بۆیە 4 ساڵ دانراوە یعنی 4 ساڵ جارێ انتخابات بکە 4 ساڵ جارێ ئاڵوگۆڕی دەسەڵات بکە 4 ساڵ جارێ با پەرلەمانەکە کارابێ نەخێر نەک یەکێتی نیشتیمانی کوردستان سەبەبە بۆ ئەوەی کارانەکە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوێ سیستەمێکی بەڕێوەبردننی وەها دابمەزرێ بە بیانوگرتنێکی عێراق بە مەشاکلێکی دروستکردنێکی ئیقلیمی نێودەوڵەتی حکوومەتەکە نەجوڵێ بەڕاستی زۆر باش کاک جوانڕۆ بەبێ ئەوەی کە تێگەیشتنێک و بەهاو سنگ و قورساییەک بۆ کاری پەرلەمانتاری لە هەرێمی کوردستان بگەڕێتەوە سبەینێ ئەگەر بۆ سەرۆکاتی پەرلەمانیش پێکات و لیژنەکانش چالاکران و ئەوانە ئەتوانرێ ئەو ڕۆڵە ببینێ پەرلەمان ئەنی بەبێ ئەوەی ئەو تێگەیشتنە هەبێ مەسەلەن تەوافقێکی سیاسی هەبێ خەتێکی سوور هەبێ بڵێ کاکە جان لێگەڕێ پەرلەمان دەبێ کاری خۆی بکە ڕاستە هەندێک بابەت هەیە ڕەنگە پەرلەمانی کوردستان نەتوانێت کۆی بەغدا دەستی بۆ بە مەسەلەن متمانە لە وەزیر وەربگرێتەوە لە سەرۆکی حکومەت وەربگرێتەوە چونکە لێرە دۆخەکە بە زۆرێکی ترە بەڵام بەبێ ئەو تێگەیشتنەی کە بەهاو سنگ و قورسایی بۆ کاری پەرلەمانی بگەڕێتەوە کاراکردنەوەی سوودێشێ بێ ئەزانی کاک زانە لە هەموو حاڵەتێکە ناکارایی پەرلەمانی کوردستان زیانێکی گەورەیە بۆ هەرێمی کوردستان دەبێت لە هەرێمی کوردستانەوە ئەو تێگەیشتنە هەبێ بۆ حکومڕانی لە هەرێمی کوردستانە کە ئەگەر دامەزراوەی نوێنەرایەتیت پەشی کەوت بێ هەرچەند حکوومەتەکە بەردەوام بێ و هەرچەند تەمەنی درێژ بێ ئەم حکوومەتە حکوومەتێکی لەقە حکوومەتێکی بەهێز نابێ دەبێت تێگەیشتنێک هەبێ کە پێویستەکە حرمەتی ڕێی خەڵک بژیرێ و ئەم نوێنەرایەتیانە کە لە ئەنجومەنی پارێزگاکانە لە پەرلەمانی کوردستانە لە نوێنەرانی عێراقا پێویستەکە تێگەیشتنەکە بە شێوازێک بێ کە ململانی حزبی نەبێتە ڕێگر لە کارایی پەرلەمان بە دیاریکراوی ئێستا کە قسەکە لەسەر پەرلەمانی کوردستانە ئێمە بە هەر شێوازێ مامەڵەکردن بەرامبەر بە پەرلەمانی کوردستان کە پەرتەوازەیی کە چەق بەستووی کە یەکتری شکان دروست بکە زیانیشی گەورە بە هەرێمی کوردستانە گەیەنێ ئێستا زۆر جار قسە لەسەر ڕۆڵی پەرلەمانە کرێ کاکزانە گەر پەرلەمانی کوردستان ڕۆڵی پێ نەدرێ بە نمونە کاران نەکرێتەوە بە نمونە هەر پەک بخرێ لە ئەگەری ئەوەی کە عێراق یاخود وڵاتانی دراوسێ بیانەوێت لە چوارچێوەی پلانێکە هەرێمی کوردستان نەهێڵن ئەو کاتە هێزەکانی تر هەرچەند بەیەکەوە کۆک بن ئەم ترازانەکە دروست بوو هەرێمێکی تری کوردستان بە ئاسانی دروست نابێتەوە بەڵام ئەگەر تۆ دەست بە دامەزراوە دەستوریەکانی خۆتەوە بگری ململانیەکان بە دانووسان و بە گفتوگۆ چارەسەرکەی بە کێبڕچی تەندروستی سیاسی چارەسەرکەی بە حرمەتگرتن و حرمەتدانان بۆ یەکتری چارەسەرکەی لە چوارچێوەی ماڵەکەی خۆتاوەرە قۆڵبادان و دەستشکانەوەی خۆ بکە بەڵام لەسەر حسابی پەکخستنی دامەزراوەکانی دەوڵەت نا ئێمە ئەبێ ئەم تێگەیشتنەمان تێگەیشتنێکی گشتی بێ کە هەرێمی کوردستان بمێنێتەوە هەموو جۆرە ململانەیەک لە ناو هەرێمی کوردستانە بە شێوازێک کە یەکتری شکاندنی تیانە بێ کە کەوتنی هەرێمی کوردستانی لە نەکەوێتەوە ململانەیەکی شەرعیە بەڵام پەکخستنی دامەزراوەی دەستوری و نوێنەرایەتی لە هەرێمی کوردستانە ئەمە زیانەکەی دوجار بە شێوەیەکە کە هیچ کاتێ هەرێمی کوردستان لەو مەترسیانە بەدەر نییە کە ئێستا لەسەر هەرێمی کوردستانە بە دیاریکراوی لەسەر کارانەبوونی پەرلەمانی کوردستان لەسەر نەبوونی چاودێر بەسەر حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەم حکوومەتە ئەمڕۆ شێوازەکەی بە شێوازێک کارەکە کە هیچ ڕقیب و چاودێریشی بەسەرەوە نییە چۆن حەسکەن ئاوا ئیشەکە بۆ عێراق ئەمە نازانێ بۆ وڵاتانی دراوسێ ئەمە نازانن کە دامەزراوی نوێنەرایەتی کردنی هەرێمی کوردستان یعنی معقولێتی تایە کە کورد سەدان ساڵ خزمەتی کردو بۆی کە خاوەنی دامەزراوەی شەرعی و دەستوری خۆی بە ئێستا وڵاتان بێن تەکلیفی لێ بکەن بڵێن کاکە دامەزراوەکەی خۆ ئەکتیفکەرەوە با دامەزراوەیەکی چالاک بێ دامەزراوەکە و بێڕۆڵ مەکە یعنی تۆ خۆ بڵی ناڕاستە و خۆ لە ڕێی خەڵکی ترەوە بڵی دامەزراوەکان بێڕۆڵە پەرلەمان بێڕۆڵە پەرلەمان هەبێ و نەبێ وەکو یەک وایە بەڵام وڵاتانی دراوسێ بن پێ بڵێن ناکاکەوان نییە پەرلەمان دامەزراوەیەکی مهمە بەڵام تۆ ڕێی بەبا ئیشەکەی خۆی بکە بێ زەحمەت پەرلەمانەکەش کارا بکەرەوە یعنی ئەوەی کە دەگوزەرێ ئەمەوێ بیڵێم یەکێک لەو بابەتانی کە کاک خەڵەف باسی کرد ئێستا دۆخێ لە هەرێمی کوردستان دروست بووە
یەک نمونەی بەسیتتان بۆ باسکەم ئەوەی کە لە زیندانەکانی هەرێمی کوردستانە گوزارێت زیندانی بەشێک لە پارێزگاکان دوو ئەوەنەی توانای خۆی هەندێکیان سێ ئەوەندەی توانای خۆی زیندانی تایە خولی پێشووی پەرلەمانی عێراق یاسای لێبوردنی گشتی دەرکردووە باشە لە عێراقا ئەو خەڵکەی کە شیاندنیان بۆ کراوە بە پێی یاساکە هاتوونەتەوە ناو کۆمەڵگە باشە یعنی بۆ بەعروف لە هەرێمی کوردستانە 5 ساڵ جارێک لێبوردنی گشتیش لە هەرێمی کوردستان دەرچوو بەڵام بە حکمی ئەوەی کە لە خولی 5 دەرنەچوێنراوە لە خولی 6 ئەو هەموو گرێوگۆڵی بۆ دروستکرا تا هەڵبژاردن کراو تا هێزە سیاسەکان ڕازی بوون و تا ئەم پەرلەمانی لێ هاتە بەرهەم کە بەداخەوە هێشتا کارانە بووە ئێستا هەندێک لە زیندانەکان سێ هێندەی توانای خۆی زیندانی تایە بەشێکی زۆریان شیاندنیان بۆ کراوە لە زیندانەکان شایستی ئەوەن بێنەوە کۆمەڵگا و بێنەوە ناو کە سوکارەکانیان و بەشێک لەو بارگرانیی سەرژیانی کە سوکارەکانیان چارەسەرکەن نە پەرلەمانی کوردستانت کارایە ئەم یاسایە دەرکا نە پەرلەمانی کوردستانت کارایە لانی کە مەگەر یاساکەی عێراقی بەدڵە تعدیلێکی یاساکەی عێراق بکە و لە هەرێمی کوردستان جێبەجێ بکە ئەمە هەموو ئەمانە و سەدان نمونەی تر کاکزانە بارگرانین بۆ سەر ژیانی ڕۆژانی خەڵک بەسەلەن ئێستا زۆر جار ئێمە 4 ساڵ 3 ساڵ 4 ساڵە باسی ئەوە کرێت کە نەعەدالەتی داد نادات پەروەری هەیە لە دابەشکردنی پرۆژەکان لە ناوچەکانە لە ئیشکردن لە شوێنەکانە دوایش دێن لە مێدیا و سوشال میدیایە بۆ منەڵێن ها ئەفلان حزبەنەی کرد فلانەوە نەکرێنی بۆ بەسەردەمی ڕاستی زۆرێکە لە حکمی عورفی ئەوە نییە بڵێن مەسەلەن ئەو وەختە پەرلەمان ناتوانێت ئەم خەتە ڕێکاتەوە ئەم بەرزی و نزمیە ئەم قسەکە لەسەرەوەیە ئێمە خۆی بە ژیانی خەڵکەوە دەمێکە باسی ئەوەکەین یعنی من بۆچی ئەم نمونەیەم هێنایەوە هەر تاچێک لەم کۆمەڵگایە خاڵێک یاخود زۆرتری پرسی ناکارایی پەرلەمانی کوردستانی بەرەکەوێ لەبەروی هەر یەکەی لە خاڵێکە پەیوەند دەبێتەوە بە ژیانیەوە ئەوەی کە بە نمونە هەندێک پارتی لە سنووری خۆیان ئەڵێ من پرۆژاکەم و پارەم هەیە و پرۆژاکەم و خزمەت گوزاریەکەم یەکێتی لە سنووری خۆیان ئەڵێ پارە بە ناعەدالەتی دابەشەکرێ و لە سنوورەکەی ئێمە پارە نادرێت کە پرۆژەکانی پێجێبەجێ بکەین ئەگەر پەرلەمانێکی کارا هەبێ یاسای بودجە داڕژێ بەشی سلێمانی دیار بێ و بەشی هەولێر و دوهۆک و هەموو ناوچەکان دیار بێ کە هەموو هەریمی کوردستان قوربانیە و حەقی خۆیەتی کە خزمەت بکرێ ئەو کاتە لە پەرلەمانی کوردستانەوە ئەڵێن کاکە گیان ئەو پرۆژانی بۆتان کراوە ئەمە پارەی خۆتانە بۆتان کراوەتەوە بە خزمەت گوزاری و پیرۆستان بێ پەرلەمانی کوردستان یاساکەی بۆ داڕشتونەوە کە یاسایەکی بودجەی یەکسانە ئەو پرۆژانەی لە سلێمانی کراوە دەستان خۆش بێ بە پارەی خۆتان خەڵکی کوردستان بۆتان کراوە ئەوەی کە نەکراوە سەبەبەکەی دیارە بێت بۆچی نەکراوە بەڵام تۆ کە یاسای بودجەت نییە کە پەرلەمانێکی کارات نییە کە چاودێر نییە بەسەریەوە یعنی ئەوەشی ئەکرێ بە منەت بەسەر خەڵکەوە خەڵکی هەرێمی کوردستان قوربانیاوە بۆی خزمەت بکرێ خزمەتکردنی منەت نییە خزمەت نەکردن عیبەیەکی گەورەیە کە تۆ پەرلەمانێکت نەبێ ئەم یاسایە بەم شێوازە دابڕێژێتەوە کە هەموو ناوچەکان بەشی خۆیان بەشی ئەوەندە پارەی لە بەردەسابێت کە سبەینێ قایم قامێک نەیتوانی خزمەتی سنوورەکەی کە لیژنەیەکی پەرلەمان بچێ لێی پرسێتەوە بڵێ بەپی یاسای بودجە ئەوەندە پارەت بۆ تەرخان کراوە بۆ خزمەتکردنی خەڵکی ئەم منتیقەیە بێزەحمەت بۆنەوە کردووە کردوشتە دەستی خۆش بێ ئەرکەکەی خۆتە جێبەجێ کردووە نەک منەت بکەیتەوە بەسەر خەڵکا کە بڵێ من خزمەتم کردوون بەڵام بەداخەوە ئێستا دۆخەکە وا شێواوە بەشێک لەم بابەتانە بووە بە دەستکەوتی کەسی کە پێم وانە ئەمە نەتیجەیەکی باشی هەبێ من لەم چەند ڕۆژە بابەتێکم دانابوو لەسەر خزمەتکردنی خەڵک یەک دوو ڕستمیان بۆ من دانابوو کاکە ئەی ئەوە نیە ئەو جادەیە دروستکراوە زانی کاکزانە لە هیچ شوێنێکی دنیای دروستکردنی جادە و خزمەتگوزاری منەت نییە بە خەڵکی خەڵک بفرۆشێتەوە یعنی بە پارەی خەڵکەکرێ لەبەرەوە ئێمە پێویستمانە کاکە جوانڕۆ من سەرنجێک بڵێم بۆ تەییدی قسەکەی جەنابەت ئێمە دابەشکراوین بەسەر چوار دەوڵەتەوانە ئێران و تورکیا باکوور و ڕۆژهەڵاتی کوردستان تونێلی لێە سیستەمی غاز لە ئێران لە ڕۆژهەڵاتی کوردستان ئاو کارەبا جادا ئۆتۆبان هەمووی بەڕێک و پێچی کراوە ئێگەر وابێت کەواتە کورتکێشەی نەماوە نیە لەوێ لە باکووری کوردستان ئەو جادە و ئۆتۆبانانەی لەوێ هەیە فڕۆکەخانە هەیە کاکە یعنی ئەوە تورک کردوێت حکوومەتی تورک نەک هاوڵاتەکانی حکوومەتی تورکیا کردوێتی کە ئەشمان کوژن ئەشمان گرن ینی لە سێدارەشمانەدەن بەڵام ئەمە منەتێک نییە ینی خۆی پێوڵاتی خۆیەتی کردوێتی با پێ کاتی کوردیشتا بە ڕەنگە وەکو ناوچە تورک نشینەکان و گوناوچە فارز نشینەکان نەکرابێت ئێمە لە پێم پێتوانیە کاک جوانڕۆ ئێمە لەو ڕۆ زۆر لە دواوین بەڕاستی زانی کاک زانا بەداخەوە دۆخێک بۆ خەڵک دروست کراوە و مێدیا دۆخێکی بۆ خەڵک دروست کردووە کە حەق و ناحەقی لێون کردووە
یعنی ئێستا دۆخێکیان بۆ دروست کردووە بەداخەوە بەشێک لە خەڵک نازانێ حەقی خۆی کامەیە و بەشێک لە خەڵک نازانێ ناحەقەکەی کە بەرامبەر یەکرێ کامەیە. ئێمە زۆر قسە لەسەر ئەوەکەین کە لە هەرێمی کوردستانە دەبێ هێزی باش و هێزی خراپ لە یەکتری جیا بکرێتەوە، بەڵام دۆخێکی شێوا و بۆ خەڵک دروست کراوە کە بەڕاستی هەندێک کە سەری لێ دەرناکە کە کامە خزمەتە بە و کامە زیانە بۆ ئەو. ئێستا تێڕوانینێک لای خەڵک دروست کراوەڵێ وڵا پەرلەمانی کوردستانیش نەبێت تەبیعیە موچەکەی گەڕێتەوە بۆ خەڵک. لە هەموو کاتی کە پەرلەمانی کوردستانیان پەکراوە کامە پارەیان گەڕانەوە بۆ گیرفانی خەڵک بڵێن خەڵکی کوردستانەمە پارەی پەرلەمانەیەکین بە خزمەت گوزاری بۆ تۆ. ئەم دروستکردنی تێڕوانینە ئەو کارەساتی دروست کردووە کە دەسەڵات بە ئارەزووی دڵی خۆی مامەڵە لەگەڵ خەڵکاکە، بە ئارەزووی دڵی خۆی چی بوێ ئەی سەپێنێ بەسەر خەڵکە. ئەوەی لە ماوەی ڕابردووە لەسەر بابەتی کارەبا، لەسەر بابەتی ئاو، لەسەر بابەتی خزمەت گوزاریەکان، لەسەر بابەتی دواکەوتنی موچە، لەسەر بابەتی دابەشنەکردنی موچە کێ ڕەوایەتی یاوە بە حکوومەتی هەرێمی کوردستان بە حکوومەتی عێراقیش کە 2 مانگ و 3 مانگ و مانجێک هەموو ساڵێ موچەخۆری هەرێمی کوردستان بفوتێنن. ئەم شەرعیەت و ڕەوایەتیە لە کوێ وەرگیراوە؟ ئەی نابێ ڕەقیب و چاودێری هەبێ بەسەریانەوە کە بڵێ بێ زەحمەت ئەدی داهاتەکانتم بۆ بێنە کە تۆ داهاتە هەیە ئەوەی کە ئەگوزەرێ ئەم داهاتانەوە بۆ نەخسۆتەوە خزمەتی خەڵک، خسووتەوە خزمەتی خەڵک کوا شەفافێتی ئەم داهاتانە. ئێ تۆ خەڵکی هەرێمی کوردستان یەی مەشغوڵیەکەی بەوەی کە پەرلەمان هەبێ یا نەبێ، ئەمە ئەسڵەن لە هیچ بنەمایەکی دیموکراسیا جێ نابێتەوە. تۆم پرسیارە لە خەڵکی ئایا پەرلەمانە هەبێ یا پەرلەمانە نەبێ، بۆ کەسانێک کە بیانەوێ بە دڵی خۆیان مامەڵە بکەن و حکومڕانیە بێ بە شەرتی چەقۆ ئەوە پەرلەمانیان نەبێ زۆر بێسەر ئێشێ بۆوان. بەڵام بۆ خزمەتکردنی خەڵک، بۆ بەرەو پێشبردنی پرۆسی دیموکراسی، بۆ چەسپاندنی پایەکانی دیموکراسی لە هەرێمی کوردستانە، بۆ ڕەواندنەوەی ئەو مەترسیانەی کە لەسەر هەرێمی کوردستان هەیە، یعنی پێمان وانە بێ ئێستا مادەم قەوارەیەکی دەستوریمان هەیە و دەستور پارێزەرمانە کەواتە ئیتر ئەم هەرێمی کوردستانە بەدڵی خۆمان احترامی دامەزراوەکانی بگرین یان نەگرین. هەرێمی کوردستان هەرێمێکی جێژیرە و هەرێمێکی نەگۆڕە و کەس ناتوانێت دەستی بۆ بەرێ. کاکزانە گۆڕانکاریەکان گۆڕانکاری زۆر خێران، مەترسیەکان مەترسی زۆر گەورن بۆ سەر قەوارەی هەرێمی کوردستان. یعنی من بلاسخار تەڵێ بەڵام ئەزانی کاکزانە بلاسخار بوو بە قسەکانی بۆ مێژووی قسەی ترەکرێ. یعنی من پێم ناخۆش ئەسڵەن دووبارەشی کەمەوەکو نوقڵانی خراپیەی تۆ بە خەڵک، بەڵام ئەمە ناڵین هێزە سیاسەکان لە هەرێمی کوردستانە مەترسی جددی و گەورە لەسەر قەوارەی هەرێمی کوردستان هەیە. ئەم دۆخە بەم شێوازە بەردەوام بێ زیانی گەورە خەڵکی هەرێمی کوردستانە بێ و ئەبێ و هێزە سیاسیانەش لە پارتی لە یەکێتی لە گۆڕان لە یەکگرتووی ئیسلامی لە هێزەکانی دیکە لە بەرچاویان بێ هەمومان بەیەکەوە زیانمەند دەبین لەم دۆخی کە لە هەرێمی کوردستان ئەگوزەرێ و ئەوەی کە ئەو پلانەی کە لە دژی هەرێمی کوردستان دەبینرێت و دەوترێت و قسەی لەسەرەکرێ و ماچێتینی بۆ کرێ ئەبێ ڕێگری لێ بکەین بە هەمومان. ڕێگریەکەش بە چێگرێ بە حورمەتدانانە بۆ ڕێی خەڵک، بە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستانە و بەو بەرەو پێشچوونانەیە کە چەند ڕۆژێکە ئەیبینین ئەوترێ کە تێگەیشتنێ هەیە بۆ لێک نزیکردنەوەی هێزە سیاسەکان کە بە هیوای نەتیجەکەی خێر بێت. کا خەڵف بەڕێسەندانی پەرلەمانی کوردستان بووی مەسەلەن زۆنڕۆ باسی بابەتێکی کردوتی هەموو شتێ لە سۆشیال میدیاوەیە، مەسەلەن ئەو پەلاماردان و یەکی باوەڕکە من وەکو ڕۆژنامەنووس ینی هەندێک جار شەربیشەکەم هەندێک ڕوونکردنەوە و زانیاریش بدە لەسەر هەندێک بابەت لە سۆشیال میدیا دۆخێکیان دروست کردووە خەڵک ینی دڕدۆنگ بە لە هەموو شتێک وێڕێ ئەو مەترسە دەرەچانی کاک زۆنڕۆ باسێکە. یعنی ئەکرێ وڵاتێک مقدرات و مقدساتی وڵاتێک بەدەست بکەوێتە دەستی سۆشیال میدیا و هێزێک پێی وابێ گەورەبوونی خۆی مانەوەی خۆی مەسەلە لەوەیە ببینێتەوە. ئەگەر پەرلەمان هەبێ دیسانەی بەمەوە سەر ئەو بابەتە ئەو وەختە ناتوانندرێ مەسەلە لە پەرلەمان بابەتێکی و هابوورژم بڵکاکە ستۆپ لەسەر خۆ ئێمە چۆن قەدەراتی وڵاتە بدەینە دەست کۆمەڵێک پێی جەوات. بەداخەوە لە ڕاستیە بە هەڵابردننی خەڵک و چەسپاندنی هەموو ئەو شتە نابەجیانەی کە خۆیان مەبەستیانە لە سۆشیال میدیا ئەوەنە دووبارەیان کردوتەوە ئەوەنە لەسەری ڕۆشتون ئەوەنە لەسەر ڕێژ هەنە جار هەیە. من بۆ خۆ متابعی وەزعەکەم سەیرەکەم ئەزانم ئەم شتە 100% وانیە، بەڵام ئەوەنە وتویانەوە وتیان خەریکە منش قەناعەتەکەم کە ئەمە هەڵخڵەتاندنی خەڵکە، ئەمە حکومە شمولیە دواکەوتەکانی دنیا ئەیانەوە ئیش لەسەر گەوجاندنی خەڵکن بۆی خەڵکەکە چاواشە بکرێەوە لە نەتیجە ڕووی ڕاستی حکومڕانی دەرنەکەوە بەڕاستی. چونکە بەڕاستی کاراکردنی پەرلەمان و چاودێریکردنی پەرلەمان و دەرکردنی یاسا ئەمە حکمی ڕەشید و حکمی تەندروست و چاودێریکردنی لێ دێتە پێشەوە کە تۆ جمگە بە جمگەی حکومڕانی لە هەرێمی کوردستان کە پەیوەندی بە ژیانی خەڵکەوەی لێ بپرسیتەوە.
لە ڕاستیە ئێستا دۆخی پەروەردە لە چ ئاسێکەیە لە هەرێمی کوردستان ئەی دۆخی تەندروستی لە چ ئاسێکەیە باشە طبیعیە تۆ چەند ساڵ لە حکومابی مەشاکلی تەندروستی بۆ دروست بێ مەشاکلی پەروەردەیی بۆ دروست بێ مەشاکلی بەڕێوەبردننی بۆ دروست بەڵام ئەوە طبیعی نییە کە تۆ کەس نییە لێی پێشێتەوە کەس نییە بە دوواداچوونی بۆ بکات کەس نییە لیژنەکانی پەرلەمان لە ئیشانین تاکو بتوان لە وەزارەتی پەروەردە بپرسنەوە ئیش و کارەکان چۆن ئەڕوا لە وەزارەتی تەندروستی بپرسنەوە ئیش و کارەکان چۆن ئەڕوا کە تۆ هاتی ئیشی لەسەر شەلەرکردنی ئەم کایانە کرد یعنی ئەتەوێ حکمی بکەی بە ئارزی خۆی بڕوا بڕێەوە جا بۆ ئەمانە دانراوە ئەو چاودێرە بەسەر ئەویترەوە ئەو دام و دەستگایە متابعی ئەویترەکە ئەویتر هەیە بۆیە محاکەمی ئەوە بکە بۆی ئەمانە پێکەوە چکە ئەمە ئینسان بەڕێوان ئەبا و ئینسان هەمووی قابلی ئەوەیە لە چوارچێوەی تموع و ئەوانەی کە خۆی مەبەستێتی تووشی هەڵە ببێەوە تووشی گەندەڵی ببێەوە تووشی لە ڕێگالادان ببێ ئەوەی کە ئەیێنێتەوە سەر ڕێگا قانونە چاودێریکردنە پەرلەمانە ئەی فەلسفەی حکومڕانی لە چیایە کە تۆ پەرلەمانەکەت کارانە بێ فەلسفەی بەڕێوەبردن و دروستبوونی ئەم سیستەمە ئەم نیزامە سیاسیانی کە لە دنیاە یەک بە دوای یەکە متابعی یەکترین لە چیایە کە تۆ ئێ باشە ینی ئەتوێت چۆن حکمی ئەم وڵاتە بکەیت کە تۆ پەرلەمانەکەت کاران نەبێ کە تۆ حکومەتەکە شەرعێتی نەبێ کە تۆ وڵاتەکەت سوۆشیال میدیا بەڕێوەی بباوە سوۆشیال میدیایش جاران ئەگەر دەوڵەتێکی جاسووسی دنیا بیویستایە ئیشێک لە کایە سیاسەکانی تۆ تێک بدا لە وڵاتەکەی تو تێک بدا ئەگەر ملیاری دۆلاری پێویستی بێ ئێستا بەهۆی سوۆشیال میدیا خۆی لە ناوتایە ینی بە کولفەیەکی زۆر کەم بە ناوی تۆ قسەیەکە بە کولفەیەکی زۆر کەم نێوانی تۆ تێک ئەدا بە کولفەیەکی زۆر کەم شیرازەی حکومڕانی وڵاتەکە نەکە شیرازی حکومڕانی بگرە خەریکە ئاسایشی کۆمەڵایەتی وڵاتەکەیشی لێ تێکەدەن ئێخۆ تۆ خۆت دەرگات کردوێتەوە بۆ ئەوەی دوژمنەکان دەست بێنن ناو وڵاتەکە لێ تێک بدەن خۆت سەبەبی ئەمەبی کەواتە لێ تێکدان زۆر ئاسانە ینی ئێستا وای لێ هاتووە جاران ئەمان و با خۆمان یەک بگرین ئێستا هەندێک جار هەیە ئەوەی کە نەیارمانە پێماڵێک کاکە بۆ خاتی خۆیەوە یەک بگرن لە یەکە بچن حکوومەتەکەتان دروستکەن پەرلەمانەکەتان دروستکەن تاکو ئێمە بتوانین تعاملتان لەگەڵا بکەین بە شێوازێکی فەرمی هەر بەڕاستی ئێستا ئێمە لەگەڵ عێراقا قەناعەتمان وا بوو قوڵایی استراتیژی هەرێمی کوردستانیش عێراق قەناعەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتاوە هەروە بوو وەلەو کاتانی لەسەر هەندێک بابەت ئێمە لەگەڵ بەغا تێگیراوین ئەوانەی کە ڕخنیان لە یەکێتی نیشتیمانی کوردستانە کرد لەوەی کە هەموو شتێکیان ئەوێ لە بەغاوە بێ ئەوان لە ڕاکەڕاکای ئەوە بن بچنەوە بۆ بەغا ئێ باشە تۆ بە شەرعێتێکی بەقوتەوە لەگەڵ بەغا دابنیشیت و بە ئەم کێشەکان چارەسەر بکەی باشتر نییە ینی ئێمە وەکو کورد هەندێک پشک بە پێی کورسەکانی پەرلەمانی بەر ئێمە کەوتووە بەڵام لە نەتیجەی ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە ناچاری بەجیا ئەڕات و پارتی لەو قۆڵەوە ئەڕوا بەشکستەوە ئەگەڕێتەوە لە بەغا ئێ باش ئێمە ئەگەر یەکبین باشتر نییە وەکو بەڵام خۆ ئەو سەردەمەش کە ئەکرا ئەو کاتێ ئێمە کادر بووین و لە ناو ئەم حیزبا ئیشمانە کرد ڕخنەی سەرەکیمانەوە بۆ ئەمان و جەنابی مام جەلال بۆ نەرمی ئەنوێنێ بەرامبەر بە پارتی یان مەشهورە ئەوەی کە لە گەرمەی شەڕی ناوخۆیان جەنابی مام جەلال گەڕاوەتەوە پرسی بە مەکتەبی سیاسی کردووە لە من ئەمەوێت لە تورکیاوە داخل بووم یەکسەر بچ بۆ ماڵی کاک مەسعود بۆی ئەم کێشانە چارەسەر بکەم بەشێکی زۆر لە مەکتەب سیاسی ڕازی نەبوو جەنابی مام جەلال کردوێتی ئێمە یەکێک بوون لەو کادرانی کە ڕخنەی تونمان لە جەنابی مام جەلالەگەر لەو سەردەما لەسەرەوەی کە زۆر نەرمە بەرامبەر بە پارتی لێ باشە خۆ ئەم نەرمیە یعنی تۆ هەر ئەبێ لەسەر حسابی یەکێتی و لەسەر حسابی خەڵکی بەڵام کورد زۆر ئیسفادەی لێکرد زۆر ئیسفادەی لێکرد بەڵام ئەوە ئیتر وەکو کاکە جوان ڕۆباسی کرد سیرەکەی لە پرۆژەکانی شاکە تۆ بودجە نەبوو تۆ پایتەخت لەولایە بەڕاستی لەوێ ئیشێک کرێ ئەوەی لێکەن و لێرە ئیش و کارەکان وەکو پێویست ناڕوە جا تۆ کە پەرلەمان نەبوو کە حکوومەتەکە کاران نەبوو بە عەدالەتیش داهات تەوزیع ناکرێتەوە بۆ خزمەتگوزاری و بۆ ئەمە لەبەرەوە قسەکەیم لەسەر ئەوەیە لەو سەردەمەی کە جەنابی مام جەلال تەصحیح داوە بە یەکێتی بەخۆی بەو تەمەنەوە ئەمیشانی کردو ئەی ئێستا با ئەوان بێنە پێشەوە لە کاتێکە ئەوەی کە ئەوان ئەو کاتە ئەیان کرد بیانوو بوو بە پرۆسی سیاسی و بە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر هەندێک شتی بەسیط بەڵام ئەوەی کە ئێستا یەکێتیەکە ئێمە داوای ئیستحقاقی ئینتیخابی خۆمانەکەین بەپێی ئەو دەنگانی کە خەڵک پێداوین و پێی ئەو هاوپەیمانەتی کە ئێستا لەگەڵ لایەنەکانی تر هەمانە حکوومەت با تەشکیل بکرێت بۆ شەریکی ڕاستەقی نەبین کە تۆ نایتە پێشەوە ئەی خۆ ئەمیش ناکرێ هەتا ساڵ تەواو بێ و دنیا تەواو بێ هەر تۆم تەسحیەبی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان ئێوە شەریکی ڕاستەقینەی ئەم حکومڕانیە بێ و ئەمانەی ئەم حکومڕانیە و ئەم نیزامی کە ئێستا هەیە بە باشی بەڕێوە بچێ و خەڵک لێ ڕازی بەوە ئیستقرار بۆ چونکە بەڕاستی خەڵک ماندووە ڕاستە مەسەلەن خۆپشاندان وەکو پێویست نییە مەسەلەن کۆمەڵی ناڕەزایەتی هەیە وەکو پێ خەڵکی ماندوو بوو لە زانیان نەتیجەی نییە
بەڵام بەڕاستی خەڵک ماندووە تۆ سیر کە هەموو ساڵە 2 مانگ موچە ئەخورێ یەکێک نییە بپرسێتەوە یعنی یەکێک نییە بە دوای ئەمە بچێکە مافێکی ڕەوای خەڵکە موچەی پێ بدرێ هەموو ساڵێ 2 مانگی لێخورێ احتیاتێکی موچەی زۆر لە لای احتیاتی ئیجبارەکەی لە لای حکوومەتە کەس نییە بپرسێتەوە ئێکە تۆ هەفتەیەک دوا لەو مەوعیدەی کە کابرا بۆ نمونە 25 مانگ موچەی وەرگرتووە وەڵا 30 مانگ موچە وەرەگرێ بۆ 5 ڕۆژە کابرا پێوەی دیارە ژیانی ماڵ ئێ باشە ئێکە تۆ پەرلەمانەی نییە بە دوای ئەمە بچێ بپرسێتەوە ئەڵێن نیوەی داهاتی ناوخۆ با بڕاتەوە بۆ بەغا ئەم نیوە ئەڕوا ینی کی ئەڵێەوە ڕاستە ئەوە نیوەی داهاتە وانە هەموو مەلیژانی پەرلەمانی مختصوانە حکومداری لەسەر ئەساسی گومان دا ئەندرێ بۆیە سیستەمی چاودێریکردن دوا سەرنجی خۆتم ئەگەر پێ بڵێ سوپاس دەکەم وڵا دوا سەرنجەوەی ئێمە گەرەمانوێ ئەم وڵاتە بۆ پێشەوە بڕوە ئەمە گەر ئەمانەوێ نظامێک دابڕێژین بمێنێتەوە بۆ مستەقبەل و ئەگەر بمانەوێ ئەم هەناسە دیموکراسی کە بەڕاستی پێگرێکی گرنگە بۆ هەموو پارچەکانی تری نیشتیمان بمێنێتەوە درێژەی هەبێت تەمەنی درێژ بێەوە بمانێ خۆمان حکمی خۆمان بکەین ئەبێ ڕێکەوین ئەبێ پەرلەمان کاراکەینەوە ئەبێ دام و دەستگا فەرمیەکانی ئەم وڵاتە بەهێزکەین هەتاکو ئیستقراری سیاسی ئیستقراری اقتصادی و ئیستقراری کۆمەڵایەتی لێ بکەوێتەوە بتوانین وڵاتەکە بۆ پێشەوە بێت زۆر سپاس دوا سەرنجی بەڕێزکار جوانڕۆ ئەوەی کە پێویستەکە بوترێ هەموو ئەو هێزە سیاسیانی لە هەرێمی کوردستانە ڕۆڵیان هەیە پێویستە بە گرنگیەوە لە ڕای خەڵک بڕوانن لە پرۆسی هەڵبژاردن بڕوانن لە حرمەتگرتن لە نوێنەرایەتی خەڵک بڕوانن پەرلەمانی کوردستان پەرلەمانێکی کارابێ هەموو ململانێ سیاسیەکان هەموو ململانەکانمان هەموو ناکۆچەکانمان بەرینە پەرلەمانی کوردستان بە نوێنەرایەتی خەڵک لەوێ بە زۆرینە و کەمینە حەلی پرۆسەکە بکرێ و ئەوەی کە پێویستەکە لە شەقاما خەڵک شەڕی لەسەر بکا کە ئەمە ڕێگە ناتەندروستەکەی ئێستا لە فراغی پەرلەمانەوەیە بهێنرێتە ناو پەرلەمانی کوردستان و حکوومەت پەرلەمان چاودێر بێ بەسەریەوە بۆ ئەوەی کە ئەم حکوومەتە حکوومەتیشی خوازیاری خەڵک بێ نەک خەڵکێک عراق پارەکەی بۆ ناردووە یەک نمونەت بۆ باس ئەمڕۆ خەریکی ئەوە بووم کە بەشێک لە خانەنشینانی پێشمەرگە هەتا ئێستا هەتا ئەمڕۆ ئەوەندەی کە ئاگدار بووم تا ئەمڕۆ نیۆڕۆ موچەکانیان وەرنەگرتووە لە بەردەم بانقەکە ئەوەستێ ئەڵەی بۆ ئەڵێ وڵا پارە نەگەشتووە یا پارەیتیان نییە کە خەڵکێک چەندین ساڵ قوربانیەوە بۆ پێکهێنان و دروستکردنی ئەم هەرێمی کوردستانە دەست بەرزەکاتەوەڵی خوایە ئاهو نزولومەگەیەن مەلای تۆ ئەتەوەی تۆ بە خۆت بڵێ حکومڕانێکی تەندروست و کە من خەڵکەکەم لە ڕەفاهێت و خۆشگوزەرانیە ئەبێ پەرلەمانێ هەبێ نوێنەرایەتی ئەو دەنگە بکە و شەڕی ئەو دەنگە بکە و حکوومەتی هەبێ گوێ لەم پەرلەمانە بگرێ بۆەوەی کە هەرێمی کوردستان پارێزراو بێ بۆەوەی کە خەڵکەکەی پارێزراو بێ ململانەیەکی تەندروست بکرێ بە ئیحترامگرتن لە قەبارەی هەموو هێزە جیاوازەکان کە نوێنەرایەتی خەڵکەکەن لە پەرلەمان بەڕێز جوانڕۆ محەممەد ئەندامی پەرلەمانی کوردستان زۆر زۆر سپاس بەڕێز خەڵەف ئەحمەد ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان زۆر زۆر سپاس سپاس بۆ بەڕێستان سپاس کا خەڵەف خۆشەویستانی کورسات نیوز لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆرامای ئەم شەومان پێشکەشکردن ئێوە شەمول لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ